لەگەڵ زنجیرەی بژاری دەروون دوای باسی ڕیابازی و گیانی کوێخایەتی دێنە سەر باسێکی تر کە باسی یەکێک لە نەخۆشیەکانی دینداریە کە ئینسانی مسلمان زەروریە خۆیان لێ بپارێزێ هەتاکو و دڵی پاڵفتە ببێواتە تەزکیەی نەفسی بەنسیب ببێ هەتاکو و ڕەفتاریشی پارسەنگ ببێ و زیاتر ڕووی لە خوا بێ و تەقواکاری زیاد کە. ئەمڕۆ باز لە بەدگومانی ئەەکەین. بەدگومانی دیارە وشەی بەد یعنی خراپ کە لە کوردیە هەندێک شوێنش پێڵن بە واتە هەر بەگومانی بە ئەخلاقی هەرواتە یعنی بەدگومانی بەد ئەخلاقی. گومان دیارە تەرجیحمان پێ نادرێ شتێک مەسەلەن شتمان لێتایە دروست بووە کە ئاوایە یا ئاوانیە بەڵام ئەو شتە کە زاڵە بێ بەسەر ئەو کەسەیە ئیتر ئەم گومانی بۆ دروستە بێ. بردننی گومانی خراپ بە مسلمان ڕەفتارێکی بێگومان خراپە و خوای پەروەردگاریش قبوڵی نییە. لە قورئانیشە بە زۆر شێوە مانای ظن هاتووە کە پێوترە ظن شتێکی باشیشە ئەگەر هەر مسلمانێک بێ و زیاتر لێی تێبگا لەسەر ئەو دراسەکردانەی کە ئێڵین دائیمەن بەرامبەر بە دراسەکردنی لەفزی قورئانی هەوڵ بدە ئەو لەفزەی کە دراسەیەکی بۆ نمونە ئیمان هەرچی علاقەی بە ئیمان و ئەمن و ئەمان و ئەمەنەوە هەیە کۆیان کەرەوە بیانیانە ئەنجا ڕیزبەندیان کە دوایی فێرەبی یەکێکیان ئەساسە یەکێکیان دیوارە یەکێکی تریان سەقفە دوایی حکمی لەسەر دروست دەبێت. باسی ئیستیضعاف باسی ئیستیکبار باسی جیهاد باسی هەرچی شتێک کە لە قورئانە زاراوەیەک سێ جار تکرار بوو بێتەوە ئەتوانی ئەم ڕێسایی بەسەرە تەطبیق بکەیت و بەڵام بگەڕێت تا ئەیدۆزیتەوە. لە باسی گومانیشە بە هەمان شێوەیە ظن لە قورئانە بە چەندین شێوە تکرار بووەتەوە. ظن هەیە بە معنای اعتقادە وظن أن لن يقدر عليه أحد وظن بمعنى قماني برد وظن بمعنى توهم وتواي تصور كركواي بلاموانيا وظن بمعنى قماني خراب ظن كتنصيب بإضافة بو جمع يا بو جور أشد بمعنى جور به بابلم بعض أجر إضافة كرابو الظن أشياء بمعنى جوري جمانة كبيرة يا يك جمان بلو جمانة كبردوته معنى بد جماني العربية يعني سوء الظن. سوء الظن سوء يجهل بمعنى خرابة لأصلا كوتر بئر الظنون يعني بيرك جمانك إلي ترايتيا به وشقبوتوا آويتيا ياتيانيا لم بابتيا. خواهي پروردگار فرمي من كان يظن أن لن ينصره الله في الدنيا والآخرة فليمدد بسبب إلى السماء ثم ليقطع فلينظر هل يذهبن كيده ما يغيظ. لتفسير ما يتيا علماء دو جور تفسير يعني أفرمون أو كسيك قماني وايك خواي قورا بيغمبر نازارك يسرناخ عليه الصلاة والسلام لدنيا وقيامته ئادەی بە هەوڵ بدا بگاتە ئاسمانەکان کە سەرکەوتنەکە لەوێ ودێ لە لای خوای گەورەوە بزانین ئەتوانێ ئەو ڕێگای سەرکەوتنە ببڕێ. فليمدد بسبب إلى السماء ثم ليقطع فلينظر هل يذهبن كيده ما يغيظ. ئایا ئەتوانێ قطعی ئەو سەرکەوتنە بکە لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. لە تەفسیری دووهەمە عولەما فەرمون ئەو کەسەی کە مەئیوس بووە کە گەیشتۆتە ئەوەی کەوا ئەزانێ ئیتر سەرکەوتنی بەدەست نایە باشە ئەو خۆ نەڕۆیشتووە هەتاکو پەیوەندی نێوان خۆی و عەبدایەتی خۆی و خوای پەروەردگار بپسێنێ با ئەو عەبدایەتیە تونند و تۆڵ کاتەوە با خواپەرستی و ئومێد و تەوەکولەکەی بە خوای گەورە بە قووەت کاتەوە ئاخۆ بزانم مەدەدەکەی بۆ دێ لە ئاسمانەوە یان نە. مەدەدەکە وەکو نەتیجەیەکە بۆ ئەو مقەدیماتانەی کە پێویستە تۆ هەت بن. ئەمە لێرە طبعا هەرجارە باز لە گومانەکە ئەکەم بەسم لە وشەی گومانەکەیە کە لە ئاەتەکە هاتووە ئەجینە باس لە ئاەتەکە زۆرتریوێ. یەکێک لە ئەمانایە ئەوەیە کە گومان بردنە بەم شێوەی کە باسمان کرد تەوەهم بێ یا هەر گومانکردن بێ بە شێوەیەکی. یەکێکی تر بە مانای تۆمەتبارکردنە کە یەکێک گومانی خراپ بە یەکێکی ترە بە تۆمەتباریەکە بە شتێک یعنی تاوانباریەکە وا حسابەکە کە ئەوە کەوتۆتە گوناحێکەوە. ئەمە یەکە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن
إن بعض الظن إثم. أيو كساني باورتان هنا خوتان بقرنا ولا بدقماني چونك هندك قمان چونك جورك لقمان قناح بوينك بنا أو قناح. يجي تر لما كان يظننا طبعا هلا عربي كيا باسكم چونك لكردي عادة زور جاري ما هركالين قمان هربيتش لو معنانيه بين كوكتو مدوار كردنا جاري واشي كسي قال والله يوام قمان بروام تصور كرد بمعنى تصور كردنا كيا سيم معناي زانيني ببلغيا يان ترجيح دانا بلغيني لسر امشتوا روي داوا يان بو خوي هندق قرائني بيوتري هندق شتيتري هاوريه هيا كزياتر او ترجيحك قمانك برو او برواك وازاني وايا اما تصورك وابي اما بزمان عربي جاري وايا بيوتري توهم تودروناكي لوي وايا قماني خرابي شد بينا بردوك وايا بەڵام ئەوانەی لە مێشکی خۆتا کۆبوونەت و یارمەتی دەری تێگەیشتنە دەبن لە نەقڵ کردنی وێناکەی خۆی تۆ ئەزانی وایە سەیری چوارگۆشەیەکەکەی وا ئەزانی بەقەدرم چوارگۆشەیە سەیری سیارەیەکەکەی وا ئەزانی ئەمە هەر سیارەکەی فڵان کەسە بەڵام ئەمە سیمای دەرەوەیان و سیفاتیان کە تۆ ئەیبینی لە یەکە چن ئەجنا فەرقیانە و ئەمە سیارەکەی ئەو نییە ئەم گومانبردنە تەوەهومەکەیە ئەمە مەجای ئەوە نییە کە بڵێن ئەمان گوناحن وەکو ئەوەی یەکێکەوە ئەزانە شەو داهاتوو یەکێکەوە ئەزانە سپێ دێن یەکێکەوە ئەزانە فڵان شت ڕووی داوە ئەمە ئیتر حاڵەتی دەرەجاتی بەرەو یەقین چوونە یەقین خۆی چییە یەقین بریتیە لەوەی کە من گڵۆپێکم لەبەردەستایە کۆمپیوتەرێکم لەبەردەستایە گومانم لەوە نەماوە کە ئەمە کۆمپیوتەر چونکە ئەو وێنایەی واتە لە هەموو ئەبعاد لە هەموو ڕەهەند و لایەنەکانی ئەو وێنەی کە لەبەردەستمایە ئەو شتەی لەبەردەستمایە لە مێشکم چەسپیوە لەگەڵ ئەو تەسویرە ڕاستەی ئەو وێنە ڕاستەی کە هەمە لە ناخما دەربارەی کۆمپیوتەر سەیری شتێکەکەی لە دوورەوە تارماییەکە بینی ئەڵێ وەڵا ئەمە احتیمالە ئینسانە بەخوا لەوە ئەچێ نا ئاژەڵێکە شتێکی وا وردەوردەکە لێت نزیکە بێتۆڵی نە ئینسانە چونکە لە مێشکتا وێنەیەکی حەقیقی ئینسان هەیە کە بە قامەتیا دیارە ئەمە ئینسانە تۆش لەو شەبەحەی کە بینیت لەو شکڵی کە بینیت وردەوردە لێت نزیک بووە سیما و سیفەتی ئینسانیەکە وا دەرکەوت لە تۆوە کە وەکو ئەوەی مطابقە لە زێهنت ئەمەیە کە زۆر جارەکەوینە هەڵەوەتیایە تۆ وا گومانە بێ ئەم خاڵیان وا دەرچووە ئەم کەسە ئاوایە ئەم ڕەفتارە ئاوایە بەڵام مەرج نییە وا بن لەوانەیە تۆ کەوتویتەوە